کەمپینی بەرەنگاربوونەوەی میلی دژی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجە پێشێنراوە. بۆی کە بزانین ئەم کەمپینە لە پێناو چیدایە و دەیانەوێت چۆن ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببنەوە و ئەوانەی کە بەشدار دەبن لەم کەمپینە چین و چه بەرپرسیارەتیەکیان هەیە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە هەڵەبجەوە بەڕێز کاک فەرات قادر ئەندامی کەمپینی میلی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنامان لەگەڵە. کاک فەرات زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر پێناسیەکی ئەم کەمپینەمان بۆ بکەی، ئەم کەمپینە بۆچی پێکتان هێناوە و ئەرک و بەرپرسیارەتی کەمپینەکە چی دەبێت؟ زۆر سپاس بۆ دیدارەکەتان. دیارەکو جەنابەت ئاماژەت پێکرد ئێمە لە شاری هەڵەبجە و لە سووری پارێزگای هەڵەبجە بەگشتی کەمپینێکمان پێگێناوە بە ناوی کەمپینی میلی بۆ کەمپینی میلی بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. دیارە ئەم کەمپینە لەلایەن گەنجان و چالاکوانان و ڕێکخراوەکانی هەڵەبجەوە سازکراوە بە مەبەستی ئەوەی کە ئێمە بتوانین لەم خۆناغا کە ئەرکی سەرشانی هەموو تاجێکی کۆمەلگایە ڕوبەڕووبێتەوە دژی لەگەڵ ئەم دۆخە نەخوازراوە. بۆیە ئێمە خۆشبەختانە توانیمان لە ماوەی کەمە لە بانگوازێکی کەمە ژمارێکی زۆر خۆبەخش کۆ بکەینەوە بە ئامادەکاری بۆ هەر کارێک کە لەم قۆناغا بە ئێمە بکرێت و بتوانین خزمەتێ بە تاکی خۆمان و خزمەتێک بە دانیشتوانی ئەم سنوورە بکەین لێەوەی ئەوەی کە ئەرکی سەرشانمان بێ بە تایبەتی لە تەوعێ و لە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ نەخۆشخانەکان و بۆ نەخۆش بۆ ئەو کارمەندانی تەندروستکە لەم بوارە ئیشەکەن ئێمە بتوانین خزمەتێ بکەین. زۆر باشە کاک فەرات، دیارە ئەم کەمپینە لە کەیەوە ڕاتان گەیاندووە. ئەرکەکانی چۆنن لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای ئەگەر زیاتر وردی کەنەوە کێ توانێ ببێتە ئەندامی ئەم کەمپینەش؟ ببوورە کاک جەلا سەڵت و واژ ناگاتە لای منەوە. کاک فەرات دەپرسم ئەگەر زیاتر وردی کەیتەوە ئەم کەمپینە چۆن دەیەوێت ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببێتەوە؟ ئایا بە جێبەجێکردنی ڕێنماییەکان یا خۆتپێدانی ڕێنماییەکانی تەندروستی بە هاوڵاتیان ئێوە هاوکار بن بۆ گەیاندنی ئەم ڕێنماییانەوە کێ توانێ ئەندام بێت لە کەمپینەکەتاندا؟ بەڵێ دیارە فکری کەمپینەکە هەر بۆ شێوازەیە کە وەکو باسمان کرد بەڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و خۆبەخشەکان و چالاکانی مەدەنی لەم کاتانە ئەرکیانە کە بەرپرسایەتی ئەم قۆناغا هەڵگرن و بەشێ بن لەو هەڵمەتی وشیاریە و بەرەنگاربوونەوەی کەم دۆخەیە هێنایەتی ئاراوە. بۆیە ئێمە لەم کاتەیە دوای ئەوەی کە پرسۆڕایەژمان کرد و لەگەڵ لایەنی پەیوەنددار کە کردی تەندروستی و ژووری بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە هەڵەبجە ئێمە بانگاوازێکمان کرد جگەل لەوەی کە خۆمان لە ڕێ ڕێکخراوەکان و لە ڕێی چالاکوانانەوە بانگازێکی گشتیمان کرد. دیاربوو لە ماوەیەکی زۆر کەمە لە ماوەی چەند کاتژمێرەکە ژمارەیەکی بەرچاو و هاوڵاتی شاری هەڵەبجە ئامادەی خۆیان دەربڕی بۆی کە بتوانێت بەشداری بکات. دیارە ئێمە مەبەستەکەمان لێرە ئەوەیە کە بتوانین بە هەموو لە یەکمانەوە هاوکاری ئەم بارودۆخە بکەین و بتوانین دەستبار لەگەڵ لایەنی پەیوەنددارە بگرین و وشارێکی تای وشارێکی گشتی لەسەر ئاستی شارەکانی کوردستان و سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی بڵاو بکەینەوە. بۆیە لەم بارەیەوە ئێمە بانگازەکەمان بۆ هەموو چین و توێژەکان بوو، بەڵام خۆشبەختانە ئەوانەی کە هاتوونەتە پێشەوە خەڵکانێکی شارەزا، خەڵکانێکی خاوەن شەهادە و ئەتوان بڵێم کۆمەڵە خەڵکی لە خۆ بردووە. لە ماوەیەکی کەمە ئینشاڵڵا ئێمە ئەتوانین ئیشکارەکانمان دەست پێ بکەین و لە دوێنێەوە لە بوردەوردە کارەکانمان دەست پێ کردو و ئێمڕۆ کارەکانمان زیاتر. زۆر باشە کاک فەرات، ئایا گەیاندنی هوشیاریەکانی تەندروستی بۆ هاوڵاتیان لە چه ڕێگەیەکەوەی ئەم هوشیاریانە دەگەێنن؟ چۆن دەتانەوێ هاوڵاتیان پابندکەن بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستیەوە لە کاتێکا بەرپرسانی تەندروستی دەڵێن هێشتا بەشێکی زۆری خەڵکی پابند نابن بە ڕێنماییەکانەوە مەش مەترسی لەسەر زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دروست کردووە؟ فەرات قادر ئەندامی کەمپینی ڕوبەڕووبوونەوەی میلی دژی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجەوە میوانمە لەسەرەوەی کە کەمپینێک دیارە لە شاری هەڵەبجە پێکێنراوە لەسەر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا
کەوە کاماژەی پێکرد ئەم کەمپینە بە ئاگاداری لایەنە پەیوەندیداریەکان چ تەندروستی وەچە ئەو ژووری عملیاتی کە بۆ ڕوبڕوونەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەر شوێنێک و شارێک پێگاتووە دیارە ئامانجیان گەیاندنی هوشیاریەکانە زیاتر بە هاوڵاتیان و هاوڵاتیان وشیار بکەنەوە لەوەی کە چۆن ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەن ئەگەرچی لە ئێستادا زۆربەی لایەنە پەیوەندیدارەکان بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پزیشکە پسپۆڕەکان پزیشکە تایبەتەکان زۆر جددی هاتوونەتە سەرخەت لەوەی کە پێویستە هاوڵاتیان پابند بن بە ڕێنماییەکانی تەندروستیەوە چونکە ئەگەر بێت و هەگەر چەندە تا ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان پابندین ئەگەر بێت و بەم شێوازەش بڕوات وەک بەرپرسانی تەندروستی هۆشداری دەدەن ئەوە کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا لەدەست دەردەچێت کە ئەوەش مەترسی بۆ سەرگیانی هاوڵاتیان و بۆ سەر بەگشتی ژیان لە کۆمەڵگەی خۆمانە دروست دەکات بۆیە پێویستە چاک بە چاکی ئێمە کۆمەلگای ئێمە شارەکانی هەرێمی کوردستان گوندەکانمان تاک بە تاکمان هوشیار بین لە جێبەجێکردنی ڕێنماییەکانی تەندروستی کە ڕێنماییەکان سات بە سات لە شوێنە جیاوازەکان لە میدیاکان لە ناوەندە بڵاوکراوەکان هەمووەمانە ڕێنماییەکانیان بڵاو دەکەنەوە بەتابەت پەیامی ڕۆژ وەکو بەرپرسیارەتێکی ئەخلاقی و میدیایی خۆی بەردەوامە لە گەیاندنی زانیاری و ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ هاوڵاتیان کە دیارێمەش ڕێنماییەکمان هەیە کە لە وەزارەتی تەندروستیە وەرمان گرتووە سات بە سات ڕێنماییەکانتان بۆ دەگوازینەوە دەچینە لای ڕێنماییە تەندروستیەکان بۆی کە ئاشناتان بکەین ئەو ڕێنمایانە چین و پێویستە ئێمەی تاک ڕێنماییەکان چین کە دەبێت هوشیار بین بەرامبەریان. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. ڤایرۆسە مەترسیدار بێت یاخود مەترسیدار نەبیتن واتە زۆر مەترسی هەبی یا کەم مەترسی هەبیتن دروستکراو بێت یاخود دروستکراو نەبیتن لە خۆپارێزیدا ئێمە هیچ کات زەرەر ناکەین. ئیرادەی خۆت بەهێز بکەی و بەرگری خود لەشی خۆت بەهێز بکەی بتوانی بەهێزێکی پۆڵاوین بەسەری زاڵبی. سەبارەت بەو نەخۆشی ئێستا بڵاوبووتەوە پێویست ناکە ئێمە هیچ تاکی خۆمان بترسێنین. گرنگ ئەوەیە خۆمان پارێزین و ڕێکارەکانی خۆپاراستن بگرینە بەرەو ئەویش پاک و خاوێنی و دەستشوشتن و ئەو شتانە. پێویستە خۆمان بپارێزین بەڵام بەبێ قەلەقی بەبێ دوودڵی بەبێ ترس پێویستە ڕوبەڕووی هەر نەخۆشیێک ببینەوە بڕوامان وای ئەگەر خوای گەورە بەڵایەک بنێرێ ئەوە هاتووە لەسەر موسڵمان و لەسەر تاچی کوردی پێویستە خۆی بپارێزی گوێ لە ڕێنمایە تەندروستیەکان بگرین لە هەر ڕێنمایەکی تەندروستی ئێمە سوود وەرەگرین کەڵک وەرەگرین. بەڵام بینەرانی عزیز دەچینەوە هەڵەبجە بەڵام وەک ڕێنماییە پزیشکیەکان و بەتایبەتی تەندروستی دەڵێت تکاو ڕجاتان لێ دەکەین بۆ کاری زۆر پێویست نەبێت
لە ماڵەکانتان مێنە دەرەوە. دەچینەوە هەڵەبجە بزانین کەمپینەکە لە پێناوچیدایە و چۆن دەیانەوێت هاوڵاتیان لە ڕێنماییەکانی تەندروستی وشارتر بکەنەوە. کاک فەرات ببوورە بۆ گرفتەی کە دروست بوو، ئەگەر بێنەوە لای جەنابێت بزانین دەتانەوێت چۆن هاوڵاتیان وشار بکەنەوە لە جێبەجێکردنی ڕێنماییەکان و خۆپارێزی و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، چونکە لە ئێستادا لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن هاوڵاتیان بەم شێوازەیەش تا ڕێژەیەکی زۆریان پابند نابن بە ڕێنماییە تەندروستیەکانەوە. بەڵێ ئێمە وەکو ئەماژەمان پێکرد باژەوەی کە ئامادەکاریمان کردووە، یەکێک لەو ڕێگانی کە ئەمانەوێت بەڕاستی بیگینە بەر ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە دیجیتال میدیا لێوە هەڵمەتێکی چڕوپڕ دەست پێکەین بۆ بەرەنگاربوونەوەی ئەم بابەتە و وشارکردنەوەی تاکچووک. ئەمە زانین ئەم بابەتەی سالم قۆناغی کە لە کوردستانە ئەگوزارێت وشاری تاک تا ڕادەیەکی زۆر نییە بەرامبەر بە ئەم بابەتە، بچونکە خەڵخۆی زۆر ناپارێزە ڕاستی لە بابەتەکە. ئەمە خاڵێکی کەم کە هەر بەو شازی کە جەنابەت ئاماژەت پێکرد وەزای تەندروستی ئاماژەی پێکات کە ئێمە ئامادەکاری خەڵک بۆ وشارکردنەوەی تاک بۆ لەم بابەتە لەگەڵ مامۆستایانی ئاینە قسە کراوە کە لە بڵنگۆی مزگەوتەکان کە ئێمە زانینسا بڵنگۆی مزگەوتەکان تەنها بۆ بانگدان بەکاری هێنرێت و نوێژە بە کۆمەڵەکان ڕایگیراوە، بەڵام خۆشبەختانە ئێمە گەشتونێتەوەی کە لە بڵنگۆی مزگەوتەکانەوە ڕۆژانە چەند جارێک دەنگێکی وشارکەرەوە دەنگێکی ڕێنماییکردن کە تۆمار کراوە ئامادەیە لە ئەمڕۆ پێچێتی تر بخرێتە مزگەوتەکان و ئەم دەنگە چییە؟ باسی چییە لە ڕێی بڵنگۆی مزگەوتەکانەوە ڕۆژانە بۆ چەند جارێک بانگەواز بکرێت و وشیاری بە تاک بدرێت لە خۆپارێزی و لەمانەوە لە ماڵ و لەو بابەتانە. وە ڕێگەیەکی کە بەکارهێنانی ئۆتۆمبیل و بڵنگۆیە کە بەگەڕ کۆڵانەکان و بە شوێنە گشتیەکان و بە تایبەتی کە چواردەری هەڵەبجە سەیرانگایکی زۆری تایە و خەڵک ئەچێت ئەو شوێنانە و کۆبوونەوە دروست ئەکا. هەروەها ڕێگایکی کە لەوانی بەنیاز ئینشەڵا ئەمڕۆ بەدەوە بگرینە بەر مەسەلەی بازاڕی هەڵەبجەیە کە زۆر قەرەباڵخە و لەگەڵ شارەکانی چواردەوریا بەناحەکانەوە. بۆیە ئێمە نەخشەیەکی چڕۆپڕماندانا و تەمەناکەمتر لە ئەمڕۆوە بتوانین بچینە بواری جێبەجێکردنەوە. زۆر باشە کاک فەرات، ئەو دەنگەی کە کەناڵەکانی ڕاگەیاندن و هەم دیجیتال میدیا هەم کەناڵ بڵین دەسەڵاتی خۆجێی هەڵەبجە بە هەموو لایەکمانە بتوانین ڕێنمایی تەواو بدەین بە هاوڵاتیان لەسەر خۆپارێزی و خۆپاراستن لەم ڤایرۆسە. ئەو دەنگەی کە تۆمارتان کردو دەتانوێت لە بڵندگوی مزگەوتەکانەوە بۆ هاوڵاتیان بڵاوی بکەنەوە، دەنگەکە لە سەرچیە چی تێدایە و هەروەها چۆن دەتانوێت خەڵک ڕازی بکەن نەچێتە بازاڕەوە یاخود دوکاندارەکان چۆن قەناعەت پێ بکەن بازاڕەکانیان بە کاتژمێرێکی دیاریکراوە بکەنەوە یاخود هەردای بخەن کە ئەوە باشترین حاڵەتە لەولاوە بەڵام تووشی زیانی مادی دەبن. چۆن دەتانوێت خەڵک قەناعەت پێ بکەن بە تایبەتی لەو ڕۆکە نەچێت بۆ گەشت و سەفر و سەیران؟ دیارە ئەو دەنگەی کە تۆمار کراوە لە بڵنگۆی مزگەوتەکان بڵاو کرێتەوە جۆرێکە لە سەرەتا ڕوونکردنەوەی ئەوەیە کە ئەمڕۆ پەتایەک یان دەردێک ڕووی لەم کۆمەڵگا و لەم جیهانە کردووە کە ئێمە سەر تاسەیری جیهانی گرتەوە و دواتر داواکاریەکە لە هاوڵاتیان کە پابن بەڕێنمایەکانی تەندروستیەوە بۆ نمونە یەکێک لەوانە مەسەلەی دەستشۆردنە بە بەردەوام، یەکێک لەوانە کەمکردنی قەرەباڵخی، یەکێک لەوانە مانەوەی لە ماڵاکە ئێمە هەرم شۆ هاشتاکێکمان بڵاو کردەوە لە ماڵۆ دەمێنینەوە تا بمێنینەوە بەو شێوازەی هاشتاکەمان لەسەر فەیسبوک بڵاومان کردێتەوە. دیارە ئەمە هەروەها هەندانی خەڵکە بۆی کە قەرەباڵخی دروست نەکات و ئەو بابەتانە ئەوەی جەنابیشکە ئاماژەی پێکە ئایا ئەمە چۆن نەتوانین دوکاندار یاخودەوانە قەناعەت پێ بکەین. دیارە ئێمە لانی جێبەجەکار نین، ئێمە لانی ڕێنمایی پێدەرین لەم قۆناغا کەمپینێکین ئەمانەوێت لەو بازاڕە هەڵمەتی بکەین کەوا تاگ و شارکەین و لە بەسەر بەستنی دەمامک بە کارهێنانی دەستکێش، هەروە داوا لە لایەن دەسەڵاتەکەین کە بتوانن وردە قەرەباڵخیەکان تۆزە سووک بکەن، ئەویش بە بەشێکی بە ڕێنمایی ئێمە بەشێکیش بە دەرکردنی کۆمەڵە فەرمان بۆ کۆمەڵە بابەت. هەروەها ئێمە ئەتوانرێت یعنی وەکو تکایەک لەلایەن دەسەڵات دار بکرێت و ئانج لە ڕێی خۆیانەوە بیگەن بە خاوەن مڵکەکان بۆی کە ئەو هاوڵاتیانەی کە مڵکیان داوا بکرێت. ئێمە زانین کەم بابەتێک کە ئێمە داواکەین خەڵک نەچێتە بازاڕەوە و ئیشوکار نەمێنێت، حاڵەتێتە پێشەوە کە مەسەلەی کرێی دوکان و کرێی خان و ئەم بابەتانەیە لەم کاتەیە خاوەن مڵکیش کرێی خۆی ئەوێت یان بە ڕێژەیەک حکومەت بڕای دەرکا کە کرێی
ئەم شوێنە گشتانە دابەزێنێ یان بۆ مانگیەکە کرێن نەمێنرێت بە هەر شێوازە لە شێوازەکان ئێمە بتوانین ئەوەی کە بە ئێمە بکرێت لە ڕێی تەوعێ و شارکردنەوە بۆی کە هاوڵاتی زۆر باش ئەم ڕێنمایی پێ بگات ئەمە ئیشی ئێمە لەم خۆناغەیە زۆر باشە کاک فەرهاد کەمپینەکەتان چەند کەسن ئەگەر خەڵکێک بیەوێت لە ناو پارێزگاکەی ئێوەدا بێت هاوکاریەوە بێت و دەستبارتان بێت دەبێت چی بکای هاتوانێ هەر کەس و بێت و بەشداری ناو کەمپینەکە بکات یاخۆت ئایا تا چەند دەتانەوێت کەمپینەکە سنووری پارێزگای هەڵەبجەش تێپەڕێنێت هەمانگیتانێ بێت لەگەڵ خەڵک و چالاگوانانی دیکەیە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و ئەم تەریقەتی کێوە گرتوتانەتە بەر ئەوانیش دووبارەی بکەنەوە. بەڵێ ئێمە کەمپینەکە وەکو بانگ ئاماژەمان پێکرد لە یەکەم شەوە کە بانگەوازمان بۆ کرد بەدایان گەنج و خۆبەخش ناوی خۆیان تۆمار کردو لای ئێمە و ئێمەش کە کاتێکاڵێن ڕێنمایی ئەدەین بە خەڵک قەرەباڵخی دروست نەکە خۆشمان نابێت قەرەباڵخی دروستکەین بۆیە بڕیارە کە ئێمە لەم ڕۆژان لە ئەمڕۆ بەدواوە وردە ئەمانە بکەین بە گروپی زیاتر لە ڕێی تەڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ئێوەی شارە بدرێبانەوە و هەر کاتێک پێویستی کردم گروپانە بێنە دەرەوە چالاکیەکان لە ناو شارە ئەنجام بدرێت بۆیە هەتا ئێستا خۆشبەختانە بەدایان کەس خۆی ناونووس کردووە لەم بابەت کە ئێمە گروپەکە کەمپینەکەشمان هەر لێرە بانگوازیەکەین کەمپینەکەمان یعنی کراوەتەوە ئەو بۆ هاتنی هەر کەسێک کە مەبەستێتی بەشداری بکات و لە فەیسبوک ئێمە ناومان تۆمار کردو ئەو ناوانشمان بڵاو کردوەوە کە لە کەمپینەکە بەشداریان کردووە ئەمە بابەتێکێتی سەبارەت بە پرسیاری دووەمیشت کە ئێمە ئایا ئەو خەڵکە بە چی شازێک ڕێکە خین ئێمە دیارەکۆ ئاماژەمان پێکرد ئێمە لەم خۆناغەیە هەموو خەڵکە تەنزیم کراوە مقەدەری دەبێت و یعنی ئیشەڵا بە ئاسانی تێپەڕە بێ ئیش و کارەکان ئێمە ئەتوانین ئیشەڵا لە ماوەکی کەمە ئیشکارەکان هەمووی ڕێخی. زۆر سپاس بۆ بەڕێز فەراد قادر ئەندامی کەمپینی ڕوبەڕووبوونەوەی میلی دژی ڤایرۆسی کۆرۆنا کە لە هەڵەبجەوە لەگەڵماناوی بە هیوای سەرکەوتن بۆ خۆتان و کەمپینەکەتان و وشارکردنەوەی هاوڵاتیان و دووربوون لە پەتاو ڤایرۆسی کۆرۆنا. سپاس.